قەزای چەمچەماڵە نرخی زەوی و خانوبەرە لەو قەزایە دابەزینی بەخۆیەوە بینیوە. خاوەن نووسینگەکانی کڕین و فرۆشتن لە چەمچەماڵ ئاماژە بەلایەنەکانی دابەزینی نرخی زەوی و خانوبەرە لە چەمچەماڵ دەکەن. بازاڕی ئێمە کەمە لەبەرەوەی ئەوەی کە بەرژەوەندی و هینێ بێت لە شارەکانی ئەڕوا لێرە لە ئاستی زەویان نزمە خەدەمات توشتی زۆر کەمە چەمچەماڵ عەرز و شت تەوزیعەکەن دوای 8 ساڵتر ناگرنەوە سەری خەدەمات و ئاو ئەو شتانی بۆ بەرن. ئیتر خەڵەوەی حاسی زۆر نزمە و بەعام زۆر باش نییە لە هەیشە لە خانوویە لە 2 دەفتەرەوەیە تا 25 دەفتەریش. کڕین و فرۆشتن لە سنووری چەمچەماڵدا زۆر کەمە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر ئەوەی تۆزە ئیمکانیاتی هەبیە مڵکەکەی لێرافرۆشێکی بۆ سلێمانی بۆ ڕاپەڕینیان بەکرێجووە. لە ئاسی چەمچەماڵدا کڕین و فرۆشتن زۆر خراپە. بۆ نمونەی سا عەرز لە مقاتعی 44 عەرزێ بە 2 دەفتەرونی بووی سە بە 50 وەرەقەیە زۆر دابەزیوە هیچ خەدەماتێکی بۆ ناکرێت چەند ساڵە تەوزیع کراوە. عەرزێ زۆر دابەشکراوە لە چەمچەماڵ خەدەماتی نییە عیشی نییە ئاوی نییە زێرابی نییە هیچی نییە هیچی بۆ نەکراوە دوایەوە زەریبە زۆرە ئەم شتانە زۆرە یعنی لەسەر خەڵکەکە ئەکەوێ قرسە ئەگەر حکومەت بتوانێت ئەوە تۆزێکەکەم کاتە زۆر شتێ باش. مامۆستایەکی زانکۆش هۆکاری ئەم دیاردەیە بۆ دۆ خابووریەکە دەگەڕێنێتەوە و گەشتبینە بۆی ساڵی 2022 گۆڕانکاری جیانی لە دۆ خیابووری ڕوو بدات. کڕین فرۆشتن زۆر کەم بووە ئەمە لە کاتێک کۆمەڵی هۆکار تاسیرێکی هۆکارە گرنگەکەی کە ئەو قەیرانی کە ئێستا خەڵکی تێکەوتووە لە کاتێکش ئەوەشمان لە یاد نەچێت بەشێکی زۆری هاوڵاتی پارەشی پێیە ینی بەشێکی زۆری هاوڵاتی پارەی پێیە بەڵام ناوێرێ چونکە قەنەعەت و سیخەی بە وەزعەکە نییە ئەم وەزع نازانین بەرەوەی ئایندەی دیار نییە ئایندەی دیار نییە ئایا بەرەو باشبوونە ڕایان بەرەوە بەڵام بە گوێرەی ئامارەکان و داتا نێودەوڵێتەکان لە ساڵی 2022دا ڕێژەی گۆڕانکاری گەشەی جیهانی بەرەو گەشانەوە ئاڕوە. ئەگەر گواستنەوە لە قەزا و ناحیەکانەوە بۆ شارەکان بە هۆکاری دابینکردنی ژیانێکی فەراهەمتر بێت بۆ هاوڵاتیان هۆکارێکی دیکەیە و گواستنەوەیە کەمی خزمەتگوزاریە لە قەزا و ناحیەکان بە بەراورد لەگەڵ شارە گەورەکاندا. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.